دەم باش ئەڤ گوندەیە تومکێیە لەسەر باژارێ قۆسەرێ دکەوێ 12 کیلۆمتر ڕۆژهەڵاتی وێیە 13 کیلۆمترژی ڕۆژئاوایی مێردینێ دکەوێ ژمارە خەلکێوێن کەسێوێن 910 هەبن لە گۆری سەر ژمێرە 10,021 خەلکێوێ گشت کوردن کارێ وان جی فەبریقێ وان هەنە هەنێک ji wan jî çandiniyê dikin, hinek ji wan jî bazirganiyê dikin û hinek ji wan jî dewera xwedî dikin. Spas ji we re.